زۆر دڵخۆشم کە بتانین بیرۆکەی میهرەبانی بینە سلێمانی پیاسەک بکەین خەستەخانەی ببینەوە کە یەتیمی ئەو شارەیەی زۆر دڵیان پێخۆشە بڕوان پێ بکەن. والله ئەو سوندم خوارد ئەو سەر ڕەمەزانێکە ئەوەندۆنە لەزەتی ئیمانیم کرد ئەوەندۆنە دڵم خۆش بوو یعنی لە ژیانمدا چکە حیات تاقیکردنەوەیە ئەتوو بتانی خێری زۆر کۆکەیەوە مەشهەدێک یعنی لە ناخمدا ئەوەندۆنە کەیف خۆشم نەبیتەوە. ئاخر ئیفتاری ئەیتامەکان منداڵێکی کچکە ئەوە 5-6 ساڵان هات گوتی مامۆستا دلێر تازە دوعام کرد گوتم یا ڕەبی عومرت 1000 سال بی. یعنی لە ناوخی دریەوە ئەو مدارە کچکە دوعا لە بۆ دەکاتن. خۆ من حەزم لێ نییە 1000 سال بژیم چکە گەر 1000 سال بژیم مردنی منداڵەکانی خۆم هەموو دەبینم، مردنی کەسوکاری خۆم هەموو دەبینم، مردنی نەوەکانی خۆشم دەبینم. لۆیەکە حەز ناکەم 1000 ساڵ بژیم مەبەستم ئەوە نییە کە 1000 ساڵ بژین بەڵام موهیممە ژیانێکی پان بژین بەرەکەتدار بژین بتانین دڵی ئەو هەموو خەڵکەی خۆش بکەین. بڕوان پێ بکەن ئەو ئیشەیە ئیشی پێغەمبەرانە دڵخۆشکردنی خەڵکی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرێتن لە بۆ حاجزەی یەکێکی جێبەجێ بکەی گەورەترە لەوەی کەوا 1 مانگ ئەعتیکاف بکەی لە مەدینەی. 1 مانگ ئەعتیکاف کردن لە مەدینەی ئەدی ئەلێرکوانە ڕۆژێ 1000 کەس دێتن هەر 1000 کەس یارمەتی دەدرێتن هەر 1000 کەس بەڵام بەرەکەت چی دەکەوتە ناو ژیانمان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی